بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە خۆشحاڵم کە جارێکی تر لە بەرنامەی تەندروستی هاتوومەتەوە خزمەتتان لێرەوە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت. ڕێزان بۆ بەرنامەی ئەم هەفتەمان بابەتێکە لەسەر گوێ تقریبەن دەرسەدی کە ئەو دەرسەدە ئەتوانین بڵێن نە زۆرە نە کەمیشە 15% تا 20% لە خەڵکی ئەتوانێت لە ئەوەی کە تواو تەمەنی یا لە بەشێک لە تەمەنی تووشی بێ ئەویش ناڕەحەتیکەکە لە گوێەکانیە دروسە بێت وە ئێمە بەناو هاژەی گوێ ئەیناسین. دیارە هاژەی گوێ تاینیتوس کە ناوە ئینگلیسیەکەیە ئەتوانێت لە بازی جێگەر بێژن گیزەی تێت مەسەڵەن دەنگێکە کە لە ناو گوێ ئەو کەسە ئەیبیسێت خۆی گیزەی تێ بەڵام بە عامەکەی هەر هاژەی گوێ پێڵێن. ئەم حاڵەتە حاڵەتێکە کە دەنگێکە کە ئەو یەک نەفەرە ئەیبیسێت ئەوانەی وەهان بە دەوروبەریە دەنگێک نابیسن بەڵام ئەو کەسە خۆی هەستەکات کە دەنگێکە بیسێت لە گوێ ئەتوانێت لە یەک دانە گوێ بێت یا لە هەردوو گوێ بێت. بەرنامەی ئەم هەفتەمان تەرخان کردووە بە ئەم نەخۆشیە کە بە تاینیتوسە ناسرێت و بە هاژەی گوێ یا ئەوەی کە گیزەیت کە ئەو دەنگەی کە لە ناو گوێ دروسە بێت وتمان ئەتوانێت لە یەک دانە لە گوێ بێت یا هەردوو گوێ تووشی بێت. معموڵەن منشەیەکی خارجی نیە، یعنی ئەو دەنگە کە ئەو کەسە هەستی پێکات دەنگەکە ئەتوانێت بەردەوام بێت، ئەتوانێت موقت بێت، ماوەی کاتی بێت بڕوات و بێتەوە، وجودێکی خارجی نییە، یعنی ئەو دەنگە لە دەرەوە نایت ئەوەی کە ئەگەر بێژی ئەوە دەنگێک هەست ئەسن کەسێک بەلای دەسیەوە بێت ئەڵێت نا دەنگێک من نابینم. هەروە کە ئشارەمان کرد تقریبەن ئەم مشکڵە ڕایەجیشە 15 تا 20% کەسەکان ئەتوانێت توش کات، بەڵام ئەوانەی کە تەمەنیان ئەڕواتە سەرەوە بە هەڵکشانی تەمەن ئەتوانێت ئەم ناڕەحەتیە زۆرترەوە بێتەوە، یانی دەرسەدەکەی زۆرترەوە بێتەوە. هەر لێرەوە توانین بڵین کە چوونە سەرەوەی تەمەن ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت بۆ ئەم نەخۆشیە. معموڵەن سەرچاوەکەی چییە؟ بۆچی دروستە بێت؟ نەزەریاتێکی جۆرا و جۆر هەیە. ئەتوانێت بڵێن کە ئەوە ئەتوانێت یەک دانە پێشزەمینەی نەخۆشیک بێت، یانی پێشتر نەخۆشیک بێت، ئەوە پێشزەمینەی بێت، یا ئەوەی کە تەمەن ئەڕواتە سەرەوە بیستن کەمە بێتەوە، ئەو خۆی ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. بە هەر هۆکارێک بە گوێ ئاسیب یا سەدەمەی گەیشت بێت ئەوە ئەتوانێت دانێتتر لە هۆکارەکانی هاژەی گوێ بێت. مشکڵێکی تریش کە هەیە ئەتوانێت لە سوڕانی خوێنە بێت، یا ئەو مشکل گردش عمومی خوێنە کە نەخۆشیگەرێک وەک فشار خوێن ئەگەر لەسەرەوە بێت ئەتوانێت ئەویش یەکێک لە هۆکارەکان بێت. نیشانەکانی چییە؟ یعنی ئەو نیشانەی ئەو هاژەی گوێ چییە؟ معموڵەن ئەو جۆرەی کە خۆیان ئەو کەسانێک کە تووشی هاژەی گوێن ئیشاراکەن حاڵەتەکە وەکو ئەوەیە کە کەسێک زەنگێکی بەردەوام خەریک زەنگ لێدانە لە ناو گوێیانە، حتا ئەوەیە کە دەنگەکە وجودێکی خارجی نییە کە هەروە ئشارەمان پێ کرد، یانە دەنگێکە لە دەرەوە نایت فقط ئەو کەسە خۆی هەستی پێکات. ئەتوانێت شێوەی دەنگەکانیش جۆرا و جۆر بێت. هەروە وتمان ئەمە ناوێکی تریشی کە هەیە ئێژم پێ گیزەی گوێ، یانی وەکو سەماور بوو کە چۆن گیزەیە هاتەوە کاتێک کە ئێتر ڕۆشنە کریا یەواش یەواش ئەوبەتەوە سەماورە پێشوەک قەیمیەکان هەموو کەسەوەی لەبیر نەماوە، بەڵام ئەو سەماوەرگەرە کە سەماورێکی نەفتی بوون ئەوانەی کە داگیرزان بۆ حاڵەتەکەیتر ڕۆشنە بوو گیزەیەکی هات ئەو دەنگە ئەڵێن کە دەنگەکە ئەتوانێت شەبێ بەوە بێت، ئەتوانێت وەکو هاژەی ڕۆخانەیەک بێت، یا ئەوەی کە وەکو پچپچێک دوو نەفەر خەریک بن بە دەنگێکی نزم پچپچکەن ئەو حاڵەتە ئەتوانێت بێت. دەنگەکە ئەتوانێت حاڵەتێکی چۆن بڵێن ئەوە چەکوشی و چەکوشی بێ مەزەن حاڵەتێکی سەنگینی بێت، یا ئەوەی کە وەکو دەنگێکە بۆ نمونە هەواپەیمای کە ڕەدەبێت. ئەو حاڵەت گەرەسە کە ئەو کەسانێک کە تووشی ئەم نەخۆشییان تەوسیف یەکەن.
بەڵام لە کول ئەتوانین بۆ جەمبەندیەکەی وا بڵێن کە ئەتوانێت دەنگەکە لە فڕەکانسێکی خوارەوە یانە لە ئەنازەیەکی خوارەوە بێت تا ئەوەی کە دەنگەکە بە حاڵەتێکی بەرز بێت و دەنگەکە زۆر لەسەرەوە بێت و ئەو کەسە هەم لە یەک گوێ یا ئەوەی کە لە هەردوو گوێ ئەتوانێت بیبیسێت. جاروباریش هەیە شدەتی ئەو دەنگە ئەوە زۆرە کە لەسەر تەمەرکوزکردن لەوەی کە ئەو کەسە گەرەی بێکارێکە لەسەری تەسیردا ئەنێت تووشی مشکڵیەکە ئەگەر بۆ وێنە لە شوێنێکە بێ خەریک بێ گوێ بگرێ بۆ کەسێتر قسەکات ئەوە لە بیستنەکەی ئەو حاڵەت ئەو تەداخڵە کە دروسە بێت ئەوانە ئەتوانێت تووشی مشکڵیان کات. ئەم هاژەی گوێ ئەتوانێت بەردەوام بێت، ئەتوانێتیش کاتی بێت، یانێ لە کاتێکی موقەتە یتر ماوەکەی ئەگۆڕگێت، چەند دقیقە بێت تا چەند ساعت بێت بۆ ماوەیەکی کاتی بێت و بڕوات. معموڵەن زۆر بە کەمی جۆرێکتر لەم هاژە هەیە کە بە هاژەی زەرەبانی ناوی لێبن، یانێ ئەو هاژە زۆر کەمە وەکو لێدانی دڵە، یانێ بە ئەو دەنگەی کە ئەو کەسە ئەیبیسێت وەکو لێدانی دڵ، یانێ بە هەر لێدانی دڵ ئەو دەنگە لە ناو گوێ هەستی پێکات. زۆر کەمە بە ندرەت ئەبینرێت، بەڵام ئەم دەنگە بۆ کەسێکە متەخەسیسی گوێ بێت ئەو کەسە یانێ پزیشکەکە ئەتوانێت ئەم دەنگە لە کاتێک مەعاینە بیبیسێت. یعنی ئەوە تەنیا دەنگێکە کە کەسێکی تر بوو لە حینی مەعاینە ئەویش کە پزیشکە کەس لە حینی مەعاینە ئەتوانێت لەگەڵ ئەو نەخۆشە ئەو دەنگە ببیسێت. بەڵام ئەم حاڵەتە کە هاژەی زەرەباندارە یا وەکو لێدانی دڵە زۆر بە کەمی ئەبینرێت. ئەگەریش بۆ سەردانی لای پزیشک چه کاتێک ئەبێ سەردانی لای پزیشکە، لە بازێک کەسان ئەو حاڵەتە ناڕەحەتیان بۆ دروست ناکە هەیە، بەڵام ئەوە نییە کە مشکڵێکیان بۆی دروستکە، یا ئەوەی کە کاتیە نێوانی ماوەکەی درێژ ماوەز، یا ئەوەی کە دەنگەکە ها لە خوارەوە ئەزیەتی ناکە. بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەو کەسە دەنگەکە ئەوە بەرز بوو، هەروە کە ئشارەمان کرد ئەتوانێت لە تەمەرکوزکردن لەسەر کارەکانە لە ناو ینەکە بەفەز ناو جەمعەکە دانیشتوێ باش حاڵی نابێت تێکەڵاوی ئەوێت لە ئەو دەنگی کە ئەیبیسێت ئەو هاژەی کە لە گوێ هەیە ئەو دەنگیشە کە لە دەرەوە هەیە، بۆیە ئەبێت لەو حاڵەتە سەردانی پزیشکی کات. هۆکارەکانی چیەتانە بێ؟ هۆکارەکانی زۆرن، وەکو ئەوەی کە من بە سەریعی ئشارەی کەم کە گوێ ئاناتۆمیەکەی بەو شێوەسە کە سێ بەشە کە بە بەشی خارجی، ناوەندی یا میانی، یا بەشی ناو یا داخلی، یعنی خارجی میانی داخلیە. تقریبا لە بەشی خارجیەکەیە ئەو لالەی گوێمانە هەیە کە کاری ئەوەیە کە ئەگەر دەنگێک ئەبیستین مەسیر دەنگەکە شوێن دەنگەکەمان بۆ دیاریەکات، ها لە لای دەستمانە پێشەوە لە پاشە ئەو شوێنمانە بۆ دیاریەکە، بەشی ناوەڕاستی و بەشی داخلی. هەر کام لەم بەشکەرە بێژگە لەو بەشی خارجیە کە حاڵەتێکی وای نیە یەک حاڵەت هەیە کە شارەی پێەکەین، بەڵام ئەتوانێت لە هەر کام لەم بەشانە یانێ خارجی میانی داخلی لە گوێ ئەو شکاڵە دروست بێت، ئەتوانێت خۆی نیشان بات. معموڵەن ئەوەی کە ئەتوانین وەکو هۆکارەکان ئەگەر دەسەبەنیکمان کردوێت شارێک پێکەین، کزی بیستنە یا ئەو کەمشنەوە یێسا. لەم حاڵەتە ئێسکێک هەیە کە بە ئێسکی حەلەزوونی ناسراوە لە ناو گوێ. ئەم ئێسکە خۆی سلول یا خانگەرێکی هەیە کە ئەو خانگەرە زۆر ڕێزن، جیا لەوەی ڕێزن حاڵەتێکی مووی شکڵیشیان هەیە ئەو خانگەرە کە تەمەن ئەڕواتە سەرەوە ئەو سلولە ئەو خانە ئەتوانێت حاڵەتێکی شکەنەندە پەیاکات یا ئەو حاڵەت تەبیعی خۆیە لە دەستبات. معموڵەن لەو حاڵەتە ئەم سلولگەرە کە شکڵ خۆیانیان لە دەستداوە بۆ جوڵانە کە
ئەجوڵنەوە ئەتوانن بەو تحریکە کە بڵێن سیگنالگەرێکی ئلکتریکیە کە لە مەسیری عەسەبە ئەینێرن بۆ مەغز، ئەتوانێت ئەوە یەکێک لە هۆکارەکان بێت، یانێ تەئسیری هەیە لەسەر عەسەب یان نۆرۆنی بیستن یا عەسەب شنەواییە. ئەمە یەکێک لە هۆکارەکانیە کە ئەو کەسانێک کە وتم گوێیان کزە بیستنیان کزە ئەو ئێسکی حەلەزونیە ئەو سلولگەرە کە لەسەر ئەو ئێسکدا ئەتوانن بە تحریک بن کە دوای ئەوە ئەو شکڵیان تەبیعی ئەو حاڵەت نورماڵیانە گۆڕا ئەو فڕکانسگەرە بنێرن یانێ تحریکی عەسەبی بیستنکەن ئەیا عەسەبی شنەواییکەن و ئەو دەنگا وەکو دەنگ تەفسیرەوە بێتەوە لە ناو دەنگ یان لە ئەسڵا ئێمە ئەگەر حەسابەکەین مشکڵەکە لە عەسەبە دەنگێک وجودی نییە، ئەوە وەکو هەستێکە. ئەوانەیە کە چوونە سەرەوەی تەمەن یا ئەوانەی کە شوێنێکەیان بە هەر هۆکارێک و شوێن ئیشەکەیان یا لە ماوەی ژیانیان لە شوێنێکە بۆ بن کە لەبەر دەنگێکی بەرزە قەراریان گرگا بۆیە ئەو کەسانێک کە کاری ڕێگەوبانەکەن ئەو وەسایلەی کە دەنگێکی زۆریان هەیە ئەگەر محافزەت نەکەن لە گوێیانە و هەروەها تەمەنکە ئەڕواتە سەرەوە و ئەم سلولگەرە ئەم خانگەرە ئەتوانێت هەم حاڵەتێکی وەکو شکاوی شکەنەندگی یا ئەوەی کە لارەوە بنەوە کە ئەتوانێت تەکانەگەر تەسادوفی دروستکە یانە تەکانەگەرێکی تەسادوفی دروستکە ئەو پەیامگەرە بە مێشک ئەرساڵ کات و ئەو بێتە حاڵەتی ئەو گیزە ئەو دەنگا ئەو هاژە لەناو گوێە. یەکێکتر لە هۆکارەکان ئەتوانێت عفونەت بێت، ئەو عفونەتە لە مەجرای گوێ یانێ لە ئەو کاناڵزە کاناڵی گوێ مایعاتێک هەیە کە معموڵەن لە بەشی ناوەڕاستی گوێکە بە ئۆتیتمیانی ئەناسرێن ئەو مایعاتە تقریبا جرمێکە دروستە بێت ئێتر بە پێ چاوانە بە کەسیفی یا پیسی یا ئەوەی ناببن بەڵام ئەمەوان نیە ئەوە حاڵەتێکی نۆرماڵە تەبیعیە بەڵام بە هەر هۆکارێک ئەگەر تەرەشحی ئەوە زۆرەوە بێتەوە ئەوە ئەتوانێت خۆی یەکێک لە هۆکارەکان بێت. ئەڵبەتە تئۆریەکیش هەیە ئەو گوشپاکۆنگەرە ئەڵێن کە ئەوەی کە تەحریکە کردێت ئەوەش ئەتوانێت لە درێژماوە تەئسیری بێت. بەڵام لەسەر ئەم جرمە ئەگەر قسەکەین ئەمە جرمێکە کە واکسیشی پێڵێن کە ئەم جرمە ئەم واکسە ئەگەر تەجەمع پەیاکە زۆرەوە بێتەوە ئەتوانێت لە ناو گوێ زەخت و فشارێک دروستکە کە ئەو زەخت و فشارە ئەتوانێت تەغیراتێک و حاڵەتی هاژەی گوێش دروستکات. سەرومل ئەگەر سەرومل بە هەر هۆکارێک تووشی ئاسیبن بە دوای تەسادفێک دوای کەوتنە خوارەوەی بە هەر هۆکارێک ئەگەر تووشی ئاسیب بێن ئەوە ئەتوانێت تەئسیری هەیە لەسەر گوێ کام بەش لە گوێ داخڵی یعنی ئەو بەشەی ناوەی خارجی میانی داخڵی یعنی ناوەکیترین بەشی گوێ ئەتوانێت تەئسیر دابنێت کە لەوێ ئەعسابی شنەوایی هەیە ئەو عسابیشە مستەقیمەن لەگەڵ مێشکە لە ئیرتباتە هەن کە ئەوە ئەتوانێت ئەو ئاسیبگەرە لە یەک گوێ معموڵەن تووشی ئەو حاڵەتە یا ئەو گیزە ئەو بیستنی ئەو دەنگە لە ناو گوێیەکەن. دەرمانەکان بازێ لە دەرمانەکانیش ئەتوانێت هاژەی گوێمان بۆ دروستکات لەو دەرمانگەرە بازێ لە دەرمانەکان ئەتوانین ئشارەیان پێکەین دەرمانگەر ئینسایدە کە لە بەرنامەکانی تەندروستیە زۆر ئشارەمان کردگە کە ئەم دەرمانگەرە مسەکنن کە غێرسترویدین وەکو جۆرەکانی زۆرن وەک دیکلۆفناک ئاسپرین ئەمانە ئەتوانێت نە لە هەموو کەسێکە بەڵام ئەتوانێت لە بازێک کەسە تووشی ئەو حاڵەتە تووشی ئەو حاڵەتیانە بکات یا ئەوانەی کە دەرمانگەری مدر ئەخوانیان ئەو دەرمانگەرەی کە میستێرن بوو وێنە ئەوانەی کە زەختیان ها لە سەرەوە یەکێک لە دەرمانەکان دەرمانگەر مدر ئەوانەی کە میز ئەکەن بۆەوە میزکەن ئەو شاریانە ئەو زەختیانە بێتە خوارەوە. معموڵەن ئەگەر ئەم دەرمانگەریشە قەت کردێت ئەو حاڵەتە ئەتوانێت لەبین بچێت بەڵام ئەمە زۆر لە هەموو کەسێکە وانە دەرسەدێکی زۆر کەم لەو کەسانەی کە تووشی هاژەی گوێن
ئەتوانێت ئەوە خۆی لەوێ نیشان بات. جیا لەو دەرمانگەرە بازی لە دەرمانگەر کە بۆ شێرپەنجە بۆ دەرمانگەرە کە پێشتر بۆ مالاریا دەرمان یا کەسانێکە دەرمانی دژە خەموکیە خۆن ئەوانە هەمویان نا ئەتوانن کە ئەو حاڵەتیانە بێت. هۆکارەکان تریش زۆرن، یعنی ئەو هۆکارگەرە ئەگەر ئێمە حسابیانکەین زۆرن، بەڵام هەڵەگەڕێتەوە تقریبەن تەشخیصی کە هۆکاری هاژەی گوێەکە کەمێت مشکڵە بۆ ئەو کەسەی کە بە دوای چارەسەرەکەی ئەگەڕێت منزورمان بۆ پزیشک و بەشی دەرمانە کە کام یەک لەوانەزە، بەڵام ئەتوانین لە ئەو حاڵەت گەرە کە ئەتوانێت وەکو باقی عەلایم نیشانەکانێ بێ یا باقی هۆکارەکان بێت کە ئەتوانێت بێتە نیشانێک بۆ نەخۆشی هاژەی گوێ. یەکێک لە نەخۆشیەکان کە باوە نەخۆشی ماینەری پێژن یا مینەر کە ئەوە حاڵەتێکە کە لە گوێ داخڵیە، یانە لە ئۆنقیترین بەشی گوێ لە بەشی ئاناتۆمیە خۆی ڕوات کە زەختێکی غیرەت تەبیعی ئەو مایعاتە ئەو مایعاتی کە لە گوێ هەیە ئەو تعادڵیانە ئەشێونێ بەیەکە و ئەو حاڵەتە ئەتوانێت دروست بێت. شەیپوری ئوستاژیش معموڵەن لولەیکە کە ئەتوانێت ئەو لولە لە گوێ و ئەڕوا بۆ قوڕک و ئەگەر هەمیشە ئەو لولە و حاڵەتەکەی وابێت باز بێت، یعنی ئەوەی کە بە حاڵەتی گوشامان ما بێتەوە، ئەویش یەکێک لەو هۆکارانەسە کە ئەڵێن کە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان ئەو شەیپور بێت. ئەو شەیپور ئوستاشەکە لە بەشی ئاناتۆمی لەشە ئەتوانین بڵێن کە ئایسل لەم وێنە ئەگەر ئێمە کە هاوڕێ هاوکارم هیوا نیشانمان ئات ئەو لولە کە تێتەوە بۆ ئینتەهاکە ئەو بەشە کە شەیپور ئوستاشی پێڵێن ئەوە نابێ هەموو کاتی ئەو لولە باز بێت. ئەگەر ئەو حاڵەتە لەوێ وەکو باز بێت، یعنی حاڵەتێکی ئینبسات بێ هەمیشە باز بێت، ئەڵێن یەکێک لە هۆکارەکانی هاژەی گوێ ئەتوانێت ئەوە بێت. هەروەکە لەم وێنەشە ئەیبینن ئاڵوگۆڕگەرێکە لە ئێسکە، چون چەندانە ئێسک هەیە کە ئەو ئێسکەرە بە جوڵەیان لە ناو گوێ ئەتوانن ئەو فڕکانسگەر دەنگا بنێرن کە لە مێشکە ئەو دەنگەرە ئێتر هەم ئاواکانیان وەکو ئابێ سێ چە دەنگێکا دواتر جەمە بنەوە تەجزیە و تەحلیلی کات ئەو دەنگە دروست بێت مێشک دروستیکە. ئەڵێن کە لە گوێ ئەگەر لەسەر ئێسکیشە بازێت لە ئاڵوگۆڕگەر بێت ئەتوانێت ئەو حاڵەتە ئەو هاژەی گوێ دروست کات. معموڵەن لە بەشی ناوەڕاستە ئەم مۆردیە لە گوێ ناوەڕاستە یا گوش میانیە خۆی نیشانات بە ئۆتۆسکلۆڕۆزیش ئەناسرێت. معموڵەن ئەگەر ئەو ئێسکە گەشەکەی لە حاڵەتێکی غیرە تەبیعی دەرچێت، یعنی زۆرتر لە ئەنازە بێت، ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت، چون کات هەیە کە مەعاینە ئەکرێت ئەکسپەرداریە ئەبینن کە ئەو ئێسکانە چەند ئێسکن ئێسک چەکوشیە سەندانیە کە بە هەر هۆکارێک ئەگەر هەیە مادەرزادیە هەیە ئرسی و ژنەتیکیە، ئەگەر لە ئەنازەی قەبارەکەی خۆی گەورەترەوە بێتەوە ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. جیا لە ئێسک ماسوولکەیش یا ئەو مایچەگەرە ئەگەر تووشی گژ بوونەوە سفت بوونەوە، یان حاڵەتی وەک ژان، چۆن کەسێک کە ژانەکات ئەو ماسوولکەگەر ناوسکیە گژە بنەوە ئەحساسەکات چون بووبن لە گوێشە ماسوولکە هەیە ماهیچە هەیە کە ئەو ماهیچەگەرە ئەگەر ئێسڵات تووشی ئەسپاسم بن یان منقەبز بن سفتەوە بنەوە گژ بنەوە ئەوە ئەتوانێت هەم جیا لە ئەوەی کە ئەو دەنگە ئەو گیزە ئەو هاژە لە گوێ دروستەکات هەم کزی بیستن یا ئەوەی کە ئەو کەسە هەستەکات کە گوێ پڕە. مەفسەلێکیش هەیە ئەو مەفسەلەکە بە مەفسەل گیجگایی فەکی ئەناسرێت. معموڵەن ئەم فەک یا کەپووی خوارە لێرە کە وەسڵەوێ بەم ئێسکی کاسەی سەر یا جومجمە ئەو بەشەسە کە
ئەگەر جێبەجێ کردێت ئەگەر بە هەر هۆکارێ ئەوە ئەتوانێت هۆکارێ بێت بۆ ئەوەی کە ئەو حاڵەت هاژە ببیستێ معموڵن کەسانێکە وەرزشکارێکەکەن کە حاڵەتی ڕزمیانە یا وەک بوکس و ئەمانە کە ئەو ئێسکا تووشی زەرباوێ جێبەجێ بێت یانێ ئەو مەفسەڵە کە هەم ڕەتێز بە ئەم گێجگایی و بەم قسمەتی فەکی خوارە ئەگەر بە هەر هۆکارێک تووشی مشکل بێت جێبەجێ بێ ئەوانیشە لە درێژماوە ئەتوانن تووشی ئەو هاژەی گوێ بێت تومۆڕەکان یا ئەو لوانە بەڵام خوشخیمەکەی جۆرێکی هەیە کە غیرە سەرەتانیە ئەوە دەتوانێت لەسەر عەسەبەکە یانە دەوروبەر عەسەبی بیستن خۆی نیشان بێت ئەویشە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت من لێرە باشە شارێکم کە گوێ جیا لە بیستن کارێکی تریشی هەیە یانە تەعادڵ ئەو هاوسەنگیە کەسێکە هەڵس سەرپا بۆ ئەوە نەکەفێ بەشانە ئەو حاڵەت تەعادڵە سیستم شنەوایە ئەو گوێەکانی ئینسان ئەو هەوای کە لە بین گوێ ڕاست و چەپ لەشە هەیە ئەوە حاڵەتی تەعادڵ یا هاوسەنگی ئەدا بۆ کەسەکە نەکەوێت بۆیە ئەو کەسانێک ئەو تومڕ خوشکیمیانە لای ئەو بڵێن کە عەسەبی جومجمەیشە لەوێت خۆی نیشانەدات جیا لەوەی کە ئەو هاژەی گوێنە هەیە تەعادڵیشیان ئەشێویە بە یەک یانێ لە ڕێگە چوونە هەم لەتریلیان هەم جاروباریش ناتوانن خۆیان کۆنتڕۆڵ ئەکەون یەکێکتر لە مشکلاتەکان کە هەیە ئەو کە بە مشکلاتی ئوروقەکان یا ئەو ئوروق خوێنیگەرە ئەناسرێت کە ئەگەر تەسەلوح شەرایین بێت یانێ تەسەلوح شەرایین یانێ ئەو دیوارەی ڕێگا بەتایبەت خوێنبەرەکان شەرایانەکان چۆری ناویە جەمەوە بوێتەوە سفتەوە بوێتەوە فشار خوێن ئەگەر لە سەرەوە بێت مەخصوصن فشار خوێن سەرە و یەکێک لە هۆکارەکانە بۆ هاژەی گوێ ئەگەر کەسێک سەردانی دکتور کات ئەو مشکل هاژەی گوێ بێت معموڵەن یەکێک لە ئەوڵن ئیقداماتێکە پزیشکێکا بۆی کۆنتڕۆڵ فشار خوێنیە کە بزانێت ئەوە سەرچاوەکەی فشار خوێنە یا فشار خوێن نیە چون فشار خوێن دەورێکی ئەساسیە بینێت معموڵەن لە بازێ لە نەخۆشیەکانە ئەتوانێت دۆر ببینن لەسەر هەموو کەسی ئەوانەیە کە نەخۆشی قەنیان هەیە میگرنیان هەیە کەم خوێنی یا ئەو نەخۆشیگەرە کە هەڵەگەڕێتەوە بە سیستەم ئیمەنی لەش بەرگری لەش ڕۆماتیزم ئارتریت لۆپوس کە جاروبار ئێمە شارێکمان بەو نەخۆشیگەرە کردووە کە نەخۆشیگەرێکن کە سیستم بەرگری دفاعی پێچەوانە وازانێت حاڵەتێکی بێگانە و غەریبە و میکرۆبە بەڵام بە سلوولەکانی سالم و تەبیعی و بڵێن خۆدی لەش هێرشە بات ئەو نەخۆشیگەر خۆدیمەنیە دروستەوێت بەڵام لە هەمویان نا معموڵەن چه هۆکارگەرێک ئەتوانێت خەتەرزا بێت ئەمانە تقریبەن وەکو ئەوەی کە کەسانێکە بە هەر هۆکارێک لە مەعرەزی دەنگێکی بەرزە قەرارەگەن هەروە ئەشارەمان کرد بە تایبەت کارگەرێکە لە بەشی ڕێگە و بانە کارەکەن ئەو وەسایلەی کە هەیە یا سەنعەتگەرێکی تر وەک سەنعەتی دارتراشی جۆشکاری ئاسن ئەگەر گوێ محافزەتی لێ نەکرێت ئەگەر ئەو محافزگەرێکە لەسەر گوێدا نەرگێت وەکو دەنگگیرە دەنگەکە ئەگرێت ئەوانە لە ماوەیەکی درێژماوە بەتایبەت تەمەنیان ئەڕواتە سەرەوە ئەتوانێت ئەو نەخۆشیە خۆی نیشانبان هەروەوتم یەکێک لە هۆکارەکان دریشی چوونە سەرەوەی تەمەنە یا ئەوانەیە کە لە شەرایەتێکی جەنگیە قەرارەگرن لە ناو شەڕە ئەو دەنگەرەی کە ئەیبیسن دەنگ چەک و تەقەمەنیە ئەوانیشە یەکێک لەو کەسانن کە کاندیدی ئەم نەخۆشی هاژەی گوێنە لە دوا ڕۆژە معموڵەن ئەوارەزێکیشی هەیە بەتایبەت ئەگەر دەنگەکە زۆر لەسەرەوە بێت و هەردوو گوێشی دەرگیر کرد بێت ئەتوانێت ئەو کەسە هەست بە ماندوویەتی کات لە ناو خەوتنیە خەلەل دروستە بێت تەمەرکوزکردن لەسەر کارەکان ناتوانێت تەمەرکوزکە لەسەر بیرکردن و حافزەی ئەتوانێت مشکل دروستکە ئەتوانێت تووشی خەمۆکێکە سەرێشە یا ئەوەی کە هەتا لە ژیانی
خانەوادگیشە تووشی بازێ مشکڵاتی کات. معموڵەن ئەم شرایطیشە کە ئەگەر دەرمان کردن یانە ماندوویەتی خەو ئەفسوردگی تەمەرکۆز حافزە ئەمانە دیارە ناتوانێت نەخۆشیەکە چارەسەرکات بەڵام ئەتوانێت هەستێکی باشتر ئەو کەسە بزانێت. بۆ بەرگریەکەش هەروواکە ئشارەم کرد بە تایبەت ئەوانەی کە لە شوێنێکن کە شوێنەکەیان تەجهیزات وەسایلێک هەیە کە ئەو کەرەسە دەنگێکی زۆری هەیە ئەبێت حتمەنە لە محافزگەری گوێ ئیستفادەکەن بۆ کە ئەو دەنگە کەمەوە بێتەوە. ئەمڕۆکەش ئەبینیم کە ئەو گوشیگەرە کە ئەینە گوێ هێدفۆنە کە وەسڵەوێت بە مۆبایلە و بەوە ئەو دەنگە بەرزیشە ئەتوانێت ئەوش هشدار دراوە کە ئەتوانێت دەور ببینێت. معموڵەن چارەسەرەکەی دەرمانی هەیە یانێت دەرمان ئەدەن کە ئەو حاڵەتە هەم کەمەوە بێتەوە هەمە فشارە بێتە خوارەوە بەڵام لە بازێک کەسا ئیتر ئەو حاڵەتە زۆر عزیەتیان نەکات یانە مشکڵێکە خۆی ڕزایەتێت ئەڵێت کە ئەو دەمارە ئەو عەسەبە قەتکەن یانێتر لەو حاڵەتیش ئیتر معموڵەن بۆ گوێکیان ئەو کاراکەن چونەکە بۆ دوو گوێەکە بێت ئیتر ئەو کەسە ئیتر هیچ ناویسێت و وەکو کەڕوای بێت بەڵام ئەگەر بۆ گوێک بێت بەتایبەت ئیتر هەستکە ئەو کاندیدە معموڵەن ئەو کەسە بێ خۆی ڕزایەت بات کە شتەکەیش تەوسیە ناکرێت کە ئەو کارە بکرێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەشی یەکەمی ئەم بابەتە کە هاژەی گوێ بوو. بەرنامەی هەفتەی داهاتوویشمان هەر لە درێژەی هاژەی گوێک چونکە ئەتوانێت لە کەسانێکە کە خەوی ناوڕۆژیان هەیە نیوەڕوان یا ناوڕۆژ لە کول لە ئەخەون تاقیقاتی تریش کراوە لەسەری بەرنامەی داهاتوومان هەر تەرخان داوە بە هاژەی گوێ تا پێگەشتنەوەن لە هەفتەی داهاتوو بەرنامەی تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتەخواست.